سڵاوتان لێبێت و ئەم کاتتان باش. ئەم هەفتەیە تابلۆ ڕەنگە و ڕەنگەکانی شێوەکاران ڕۆژەکانیان گەشاندوێتەوە. با پێکەوە گرنگترین هەواڵە هونەری و کولتوریەکانی هەفتە ببینین، پاشان بڕگە سەرەکیەکانی کۆوارتان پێشکەش دەکەین. لە پێشەنگەیەکی شێوەکاریدا لە گەلێری میدیای شاری هەولێر تابلۆ پەیکەرەکانی شێوەکار نامیق عەلی نمایشکران. پەیکەرەکان لە برۆنز دروست کرابوون. ئەو کارانە زۆر جیاوازن لە ڕابردوو و کۆمەڵە کاری تەکنیکی جوانی تێدا بەرجەستا ئەکرێ، بە تایبەتی ئەو کارانەی کە ئەیانەوێت لە ئاسمانە بشین، ئەیانەوێت سنوورەکان ببڕن. بۆیە ئەو ئەزمونێکی تازەیە بۆ ژیانی هونەرمەند نامی عەلی قادر و نوێشە لەوانەیە من بە نوێی دەبینم، نوێکاری و تازەگەری دەبینم لە پایتەختی هەرێمی کوردستان هەولێر. بۆیە ئەو هونەرەی شێواز و گوڕیتینێکی تایبەتی داوە و لە ڕووی کۆنتراتشەوە بەعدێکی تایبەتی خۆی هەیە. ئەو سەردەمی ئێمە لە دەژین هەموو سەردەمی تراشیدایە، سەردەمی کارەساتە، سەردەمی وێرانکاریە، سەردەمی مردنە. لەبەرەوەی هەستم کردەوە باشترین عنوانە لە بۆ ئەو پێشانگاییدا بنم کە بە ناوی سەردەمی تراشیدیا. من هەر لە کۆنیشەوە لە بدایەتی ئیشکردنم هەر لەسەر کاری تراشیدیا و ئەنفال و ئەو کارەساتانەی کە هەیەتر ئیشی لەسەر دەکەم. کتێبی نائارامی لە ڕێوڕەسمێکدا بڵاو کرایەوە. خوێندنەوەی لەبارەوە کرا. کتێبەکە لەلایەن کامەران سوبحانەوە نووسراوە. ئەم کتێبە لە 3 دەقی شانۆیی پێک هاتووە کە لە ڕۆمانی ڕۆمان نووسێکی تورکەوە ئامادەی کردووە. ئەمە حەڤەهەمین کتێبی چاپکراومە کە ئەمڕۆ لە مەراسیمێکە لە منەسوورەکە بڵاو بوویەوە. 3 دەقی شانۆیە، شانۆی ستایلێک بۆ خوێندنەوە، نەک شانۆیەک بۆ نمایش، بە ئەسلوب و ستایلی نووساوە کە زیاتر بۆ خوێنەر بشێت. باسی 3 دەقی شانۆیەکە هیچ لەو دەقە شانۆی نائارامیە. ئەمە لە ڕۆمانی ڕۆمانووسێکی تورکەوە ئامادەم کردووە کە باسی ئازادکردنی 3 ژنی ئێزیدیەکە لە دەستی داعش لە ڕێی ئەو 3 ژنەی ئێزیدیەوە چیرۆک و تراژیدیا و مەرگەساتی ئێزیدیەکان ئەجێڕێتەوە کە چۆن لە ماوەی حکمی داعشا چەند ناڕەحەتیان چەشتووە، چەندێک قەهر و ئازاریان چەشتووە. ئەمە چیرۆکی بڵێن شانۆگەریکیانە. 2 شانۆگەری تریشیان هەر بە هەمان شێوە 2 شانۆگەری کە باسی لە چیرۆکی ژنی کوردووە کە کارکتەری کوردی بە ستایلێکی کوردانە، بەو شێوازانی کە لە دەقی شانۆی کوردیە هەیەەوە لە ئەدەبیاتی کوردیە هەیە. لە پێشەنگەیەکی شێوەکاریدا لە شاری سلێمانی تابلۆکانی عەبدولسەلام عەبدوڵڵا نمایشکران. سروشت لە تابلۆکاندا ڕەنگی دابووە. معرەدا من ناوێوێ بەهارە، بەهاری، هەموو گولە، هەموو لاندسکێپ طبیعایە. گەلکی من دوێ معرەدێدا من ڕەکزاندیە سەر چەند تشتا. یەکژێ ڕنگ ئەو ڕەنگی زەرکەشا گولە، ئەو گولێت کراس و خفتانێ دایکێ مەدەد خوشکێ مەدەد. ئەv یەکژێ یادە دۆ مرەکزاندیە سەر میوزیک ئۆرکسترا ڕنگ لەوحێدا.
تابلو هر تابلوك اعتبار كريه وك مقطوعك موسيقي جرنج كتلة حجمة عناصر لوحيدة هر لوحك مقطوعك موسيقية جعبة طبعا 21 تابلو مشكرنا معرض هذا حمو حجمي مظنن أفكاري من زيدي 4 سالية أزدكم معارضي من الداخل السوري 20 تقريبا 20 معرض الدول الخليج لأوروبا جوائز مستعندنا أف رسالة من رسالك ميتافيزيقيا يا طبيعة مسرك زانديا لاندسكيب جيردفيجن بشت في طبيعة تشتك جورها تشتك مظنها شانۆگەری باوک لە شاری سلێمانی پیشاندرا. شانۆگەریەکە لە دەرهێنانی سدیق عزیزە و لە دەقێکی جیهانیەوە وەرگیراوە. دەقی شانۆی باوک دیارە دەقێکە کە بۆ هەموو شوێنێک و بۆ هەموو زەمانێک ئەگونجێت و دەقێکی زیندووە. دەقی باوک پێمان ئەڵێت کە ئێمە هەمیشە پرسیارکەین، هەمیشە لە گومانابین، گومان بەرامبەر بە ژیان، بەرامبەر بە دەسەڵات، بەرامبەر بە داهاتمان، بەرامبەر بە جیلێک کە لە داهاتووە پێگەن و مەسلەی باوک وەکو چەمک مەسلەی گومان، مەسلەی پرسیارکردن لە داهاتوو ناوەڕۆکی ئەم دەقە. ئەم هالە پزیشک هەر لەبەرەوەیە دکتۆر لێ کەم بینینە دام بە جەرگی خۆمانی خۆش ناکە ئەمە ڕاست بێ ئەو بێری دانیە تو وای من لە پێناوی مناڵەکەم من لەو شانۆگەریەی باوک دەوری لاورا دەبینم کە شخصیەتێکی مەحوەریە لە شانۆگەریەکە کە زۆربەی کارکتەرەکە بەرکەوتنی هەیە لەگەڵ ئەکتەری سەرێکی شانۆگەریەکە کە باوکە کە دەوری کات شەماڵە دەوری کاپتن دەبینێ. ئەو شانۆگەریە لە دەوری لاورادا من هەز دەکەم کارێکی تازەی لە ژیانمدا لاورا کارکتەرەکە کە مەجای تەمسیلی زۆر تێدایە، گۆڕانکاری لە دەنگ و ژنێکی لە ناخدا بەقووەتە. زۆر بە سەرسامی و لێکۆڵین و نایەبەکەی کاپتنم لەبارەی کانزاناسی و خوێنەوە هەمیشە پیاوێکی ژیر و بەهێز بکە. هەدار بێمەی کەس نزیکەکانی ئەو باڵی نا خۆلەوانی مێشکی و لە شوێنێکی ترۆزە ئەو دکتۆرەش هاوڕێم نییە. جەناب دکتۆر تۆ هەموو کەس بەنیاری خۆ دەزانێت دەزانی لەبەروی خاوەنی ئیمانی ڕاستەقینەنی بۆ باشە لێتانی ڕەنگە بتوانین سەبارەت تاقیدی بێت تاقسە نا لێتا هێشتا مناو بەحاڵڕاو بۆ چوونی هەیە دەربارەی گەشەکردنی کچێکی کرد. هونەرمەند دەیەوێت ساڵەکانی تەمەنی بە بەرهەمەکانی بژمێردرێت. دوو گۆرانی بێژی کورد هەر یەکی خاوەنی مێژوویەک لە هونەر پێکەوە گۆرانێکی خۆشەویستی دەڵێن و کلیپی بۆ دەکرێت. هونەرمەند برادەر و مەحفوظ ئاکرەیی بە دەنگە خۆشەکەیان ئەو گۆرانیە دەڵێن و باس لە ئامانجی خۆیان دەکەن لە گۆرانی گوتن. مقدی متقدناوا گۆرانی بێژێ دیت باێ من گۆرانی بێژ بوو gelek deng bêj dihatin civatawî ez karim bêjim salê hefteyê min dest pê kir û fêrî tembûrê bûm û
هێدی فێری گۆرانی بێژێ بوو من حەز دکرد دەگوت لێ پشتی ساڵە هەفتێ و شەشا لە باژارێ وانێ ji بۆن گۆرانیên کوردی سترانên کوردی ez ketim zindanê wê çaya 18 salî bûm û min hezir kir ku gerek êdî ez stranan bêjim ji bon muzîka kurdî ji bon rewşa siyaseta kurdî bû ez jî alîkar bim min wê çayê biryar da ku ez êdî strana bêjim me best ev e me best em xizmeta çand û hunera kurdî dikin xizmeta muzîka kurdî dikin xizmeta siyaseta rast a kurdistanî dikin pê milletê xwe şiyar dikin dibin bersîv ji bon evîndarên xwe ji bon dîroka xwe ji bon wêjeya xwe bi vî awayî armanca me hebe gelek hunermendên ciwan stranê min gotine û min jî stranên gelerî gotine stranek me heye ew jê dibêjin şemlê hûn bawer bikin tu dernemayî lê nehatî gotin heta micarekê dî hunermendek Brezîlî jî ew strana şemlê digot helbet wextê hunermendên me ê ciwan stranên min dibêjin em pê kêfxweş dibin em wê çayê fehm dikin me tişkî baş kiriye me xizmetek baş kiriye ji bon ciwana ev stran behsa evînê dike navê wê Agirê Evînê ye gotinê wê rehmetî gorbihişt Xelef Zebarî nivîsîne û muzîqa wê Mahfûz Akreyî danîye piştî Mahfûz Akreyî bi min da guhdarî kirin û stûdya me de min hinkî alîkariya wî kir xweşiya min jî çû û fikir bi me re çêbû em êdî bi hev re bêjin bo xatira em stran xweş e em gotinê wê xweş in muzîka wê xweş e û bo bîranîna Xelef Zebarî Evro brastî em gelek dilxweşîn ke em şiyan strana xwe dayî bînin strana Agirê Evînê ji peyv û hûzanvanê kurdperwer Xwedê lê xweş bît Xelefê Zêbarî û li awazê min û bi harîkariya hevalê birader ke em rastî ev çend salan pêk veyne ku me gelek karê kirîn bes me derneyînayne me biryar da ke em vê stranê pêk vebêjin û li stûdya ya birader me li wêrê deng tomar kir براستی ام سپاسیا کاک حمید هنردوس کاک حمید آکریج دکن که وی هاریکاریا مکر اف جه بو متر خان کرو و سپاسیا کاک گرم بو کردستان 24 که هاریکاریا مکر و هاریکاریا در هنر سرکفتی کاک هاوکار فرهاد و مونتر آراز محمد ام گلک سپاسیان گوت کین براسی چکه همه ما داخواست کرو زو هوارا مهاتن
فیلمە سەرکەوتوەکانی جیهان زۆربەی چیرۆکەکانی لە ڕووداوی ڕاستەقینەی ڕۆژانەوە وەرگیراوە. ساڵانەش فیلمە براوەکانی فستیڤالە گەورەکان دەبینین کە زۆربەی لەسەر کەسایەتی و ژیانی ڕاستەقینەیە. وەسێتی ژنە کوردێک کە دەیەوێت لە کوردستان لە تەنیشت گۆڕی هاوسەرەکەیەوە بنێژرێت دەکرێتە فیلمێک. فیلمەکە بە ناوی ماڵی بێبانە لەلایەن خانمە دەرهێنەر سۆلی نیوسفەوە کراوەتە فیلم و بە هەردوو زمانی کوردی و ئەڵمانی ئەنجام درراوە. بەبیاسەتی تەسیمی دە بکەم بەری و بێتە بە شارتن یا هەری باش ئەوێک و ئەس بدەمە هەبە هەرسێکا پێیت کرد. تامیش بدون نوتە هزرا ماڵا بێبان فیلمێ ماڵا بێبان ئەو بووکو سێ خوشک برا یەنکو کوردستانê ji dayîk bûyne bes Almanya mezin bûyne daxwaziya dayîka xwe ya dimahiyê piştî mirinavê li Kurdistanê cih bînin ew jî ku biraq bavî ve bête bin axkirin û dewr û birî çîroka we yanî nêzîkî malbata xwe dibin û servêrê û welatî û Komm nicht mit. Sie wollte das wir zusammen haben. تناشي قولي هماش سندراكي بيني دار وبرافيني و700 كيلومتر رخك دي كردستان بشري. قالك خلاص جهاد ورقبتنا وجي لألمانيا بيترياوا بس الدربة جي كندا خلاتي جوريا ورقبت و الفستيفال أستريا جي خلاتك ورقبت يا الفستيفال دوهوكي خلاتي وكي بينرا ورقت وكيف هم قالك يعني تايبتي بي خلاتي هاد چونكو من وكي بيجن باجيري از جديك بوي من فيلم ويداري نشان دا وتماشاوانا پرحاز كر وما او چتاكي قالك گرينگا كنجي چون؟ او دزانان چه دكا؟ هو يكي جي نزانا تجي تشتكي نزانا هاكو كريبه هره بخابا سورج گراجي بينن جگر جيگا خو ببن خو گينه و هر سكا زودترین وقتی تابوت بینه بر. وقتی دنجی ویداری تایبتی لبرزا فیلم مجیلم اوجی برهمین امریکی و آلمانی نه یک شوانا بری چنده که ما کشاندن خلاص کرد اوجی حلقه که یعنی رزا فیلم که با نتفلیکس و داویا سال جیده رزا فیلم که با آمازون پرایم چکم چونکو پیتریاوا یعنی خلق ناچته سینمایی گلک یعنی همی سر لپتاپ و کامپیوتر و ناف مال خدا فیلم و حلقات نیرن و ویجا پیتری یعنی برهمی چونوی عالی توزانی پاس بهت لکی براویست واسا چو حالی چه رحمل باویته چند ساله الفرم متچه باس ندیتی لە دوابڕگەدا باس لە نووسەرێکی کورد دەکەین. نووسەر کاتێک هەست بە بەهرە و توانای نووسینی دەکات دەست پێ دەکات و هەندێک جار تا دوا هەناسەی ژیانی ناوەستێ. بە جۆرێک لە وێزگەیەکی تەمەنیدا کاتێک ئاور لە بەرهەمەکانی دەدرێتەوە سەرسام دەبیت. ئازاد عەبدولواحید یەکێکە لەو نووسەرانە و لەم چاوپێکەوتنەدا بەشێک لە بەرهەمەکانی بۆ ئێمە باس دەکات. سەرەتایەکانی نووسینی من لە هەفتایەکان دەتوانم بڵێم لە 1970 وردە وردەکەوتمە ناو دنیای ئەدەبیات و خوێندنەوە دوایی وردە وردەوەکو هەموو سەرەتایەکانی تر بە شێعر دەستمان پێکرد دوایی کە کەوتمە خوێندنەوەیکی جددی بە تایبەتی سەبارەت بە ماهیەتی شێعر دەربارەی ئیستێتیکای شێعر تێگەیشتم کە ئەوەی من دەینووسم ئەو شعرە باشە نییە کە پێویستە هەبی بۆیە زۆر بەوە خۆشحاڵم کە من بێزگە لە چەند کۆڕێک کە بەشداریم تێدا کرد وەختی خۆی لەگەڵ شاعیرانی وەکو کاک کەریم دەشتی و کاک ئەبوو بەکر خۆشناوی ڕەحمەتی و ڕێواز زاف و چەند کەسێکی تر کاک دڵشاد مەولود و ئەوانە ئیتر من شعرم بڵاو نەکردەوە کە
لەمەیاندا من پێم خۆشە کە بڵاو نەبوو. ئیتر لەو کاتەوە من هاتم بە پێی زەرورەت بزانم چ پێویستە بۆ کتێبخانەی کوردی بۆی ئەو توانا و هێزەی کە هەمانە بتوانین لەو بوارانەدا سەرفیکەین کە لەو کەلێنەدا پێویستە ئیشی لەسەر بکرێت. یەکێک لەو بوارانە کە پێویستی بە ئیشکردن بوو لێکۆڵینەوە و ڕەخ نەبوو. هاتم لەسەر شاعیرێکی گەورەی کۆیە کارم کرد کە ئەمیناغای ئەختەرە کە ئەوە هەر بە بنەماڵە ڕۆشنبیرن و باوکیشی یەکێک لە شاعیرە گەورەکانی ئەو دەڤەرەیە کە ناوی بەکراغای قاسیدە، شاعیرێکە نازناوی شاعیرەکەی قاسیدە. من ئەو شارانم کە بە پەرت و بڵاوی هەر یەکەی لە شوێنێک و لە سووسێک بەردەست کەوت ساغم کردنەوە و یەکەم کتێبم بوو کە لە ساڵی 1970 دەتوانم بڵێم 75 تەواوم کردبوو بەڵام ئیمکانەتی چاپکردنیم نەبوو. تەسنیف دەکرێت بابەتەکانی من کە نزیکەی زیاتر لە 30 کتێبە کە تا ئێستا چاپم کردووە. بابەتی ساغکردنەوە نزیکەی 6 ساڵ لە تەمەنی خۆم تەرخان کرد بۆ ساغکردنەوە و کۆکردنەوەی دیوانی شاعیرێکی زۆر گرنگ کە نقطەی تەحەولە لە شعری کوردی و مامۆستا گۆران خۆی دانی بۆ داناوە لە پێشەکی یەکێک لە دیوانەکانی کە مامۆستای ئەویشە، ئەوی شێخ نووری شێخ ساڵحە و توانیم لێکۆڵینێکی بەرفراوانی لەسەر بنووسم بۆ شعرەکانی ساغ بکەمەوە بە چاپی بگەین و لە ساڵی 1984. هەوڵێکی تریشم هەیە کە لە مێش ساڵە خەریکیم ئەویش ساغکردنەوەی نووسین و شعرەکانی شوکری فەزلیە کە ئەویش با بڵێن یەکێکە لەو کارانەی کە بەشێکی با بڵێن چەند ساڵێکی تەمەنم بۆ تەرخان کردووە بەڵام تا ئێستا هەست دەکەم هەندێک کەلێنی ماوە تەواو نەبووە لە داهاتوو ئەویش بە چاپ دەگەین. ئەو کتێبانەی ئەخیریشی تەبێ ئەوە چەند کتێبێکە پرۆژەیەکی بەردەوامە ئەو کتێبانە ئەو نووسەرانەی کە بە دوور و درێژ قسەمان کردووە و دیالۆگمان کردووە ئەوە چەند کەسێکن پێشتریش کردومانە مەسەلا بێجگە لەوانەی کە بە کورتی قسەیان کردووە یان توانای حیوارکردن و شتیان هەر ئەوەندە بووە ئەو کاتایان بەو شێوەیە تەرکیزمان لەسەری نەبووە. ئێمە زۆر ئەوەمان کردووە یەکێک لەوانە مەسەلا لەگەڵ مامۆستا عەبدولڕەقیب بە شێوەی کتێب کردومانە، لەگەڵ کاک فازڵ جاف بە شێوەی کتێب کردومانە، لەگەڵ شڕوان پەروەر بە شێوەی کتێب کراوە، لەگەڵ دکتۆر معروف خەنزدار کتێبە، لەگەڵ حەمەی مەلاکەریم کتێبە، لەگەڵ مامۆستا شکور مستەفا کتێبە. بۆیە ئەو پرۆژەیە بەردەوامە و لەم دوایە سیانی تر چاپکرایەکیان لەگەڵ پرۆفیسۆر دکتۆر عەزەدی مستەفا ڕەسوول، ئەوی تریان کاکە مەمبۆتانی، ئەوی تریان هونەرمەند خالید سەرکارە و نزیکەی 12 دانی ترماوە ئاوا لەو پرۆژەیە پەیتا پەیتا چاپیان دەکەین. و کتێبێکی تریشم چاپ کرد ئەوە بریتی بوو لە کۆی ئەو نووسینانەی دکتۆر معروف خەنزداری ڕەحمەتی کە بە درێژایی با بڵێن دەرچوونی ڕامان تا ڕۆژی کۆچی دواییکردنی هاوکارێکی زۆر باشی گۆڤارەکەمان بووە. سەرجەمی ئەو نووسینانەی دکتۆریشم لە دوو توێی کتێبێکدا کۆ کردەوە ئەویشم بە چاپیان.